هەندێک کەسمان هەیە بە ڕۆژوە بێ بەڵام تان نزیکی عەسرەخەوێ پرسیارەوەی کردو کاڵێ ئایا ڕۆژەکەم دروستە یان نا؟ بەڵێ ڕاستیە مانگی ڕەمەزان و لە ئەڵقەی پێشوە ئاماژەم پێەیە مانگی عیبادەتە، مانگی خەوتن و تەمەڵی و بێئیشی نییە. بەڵام لەگەڵ ئەوەشدا زانایانی پێشین وتویانە مادام مەسافەیەکی کەم لە ڕۆژەکەیان بەخەبەر بێت ڕۆژەکەی دروستە، بەس بە کۆدەنگی زانایان کارێکی ناپەسەند و مەکروهە بە کۆدەنگی زانایان. پێشەوەی من ڕۆژەکەی باڵتیلەیان نا ئەی نوێژی نیوەڕۆ و نوێژی عەسرەکەی چی لێ هاتووە؟ یعنی ئەکرێ مرۆڤێک لەبەر خاتی ئەوەی کە بە ڕۆژووە بە کۆدەنگی زانایان نوێژ گەورەتر لە ڕۆژوو ئەکرێ لەبەر خاتی ئەوەی کە بە ڕۆژۆ نوێژەکانی فوتێنێ شتیوا متەوەقع نییە کەەوە کارەساتێکی گەورەیە. یعنی هیچ مرۆڤێکی عاقڵە کە تیجارە دەکات ناچێت 100% بخاتە بازرگانیەکەەوە لەبەروی احتیمالە 50 ورقی دەستکەوێت، احتیمالی شەپارەکەی هەموو تیا بچێت. مرۆڤی عاقڵ ناشێت دوو سێ نوێژ فوتێنە لەبەر خاتیەوەی کە ئەمە چییە بە ڕۆژووە. بەڵام ئەگەر وتم چەند ساتێک بەخەبەر بێ ڕۆژەکەی دروستە بەس کارێکی ناپەسەندە و لەگەڵ فەلسەفەی ڕۆژوە ناگونجێت. فەلسەفەی ڕۆژوو بۆ بەهێزکردنی ئیمانە، بۆ بە ئاگابوونە لە خەڵک بۆ خۆداچوونەوەیە، بۆ زیاتر چالاکیە، بۆ ئەوە نییە کە ئینسان بیکاتە تەماشا عیبادەتی زیاترە. بێگومان عیبادەت لە مانگی قورئانە، مانگی عیبادەتە، مانگی بە خۆداچوونەوەیە.